الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مع مصاني بريس، السلام عليكم ورحمة الله وبركاته. زور خوش حالم كبدي دارتان شاد دبم همو لاكتان بخير بين مع مصايان كشيخنبري إخوة صلاة وسلامي لسربي لفرمايشتي خويدا بميراد جراني بيغمبران فإن العلماء ورثة الأنبياء بينا سيكردون براسي أو بيجو بليشي جوريا كبزانايان واتا أوانيك لمنبرو محرابا كان دان پێشنوێژی بۆ خەڵک دەکەن، وتار بۆ خەڵک دەدەن، ڕێنمایی خەڵک دەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە جێگر و میراتگیری خۆی پێناسەی کردوون. ئەوە بەڕاستی وەسفێکی گەورەیە دەبێت لە خوا داوا بکەین خوای پەروەردگار وامان لێ بکە ئەو وەسفەمان شایستە بێ. جابن خۆشحاڵم بە دیداری ژمارەیەک لە میراتگرار و جێنشینانی پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم شادم. ما وسان من كاتكم دكم دو بجوش لبشي شدان ديشتان عرض دكم كزياتروكو وبيرهنان ويا وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. وبشكي دي كشي ترخان دكم بو جوغرتن لتيبيني وسرنجو هرشتي شي بخوتان بفيسي بزان شكا بالتأكيد ئێمە هەمومان کاروان یەک ڕێین مامۆستایە و هەمومان تەواوکەری یەکدین و ئەم کار و پرۆژە ئیمانی و ئیسلامیە بە هەمووان تەواو دەبێت و هیچ کەسی لێ زیاد نییە، بەڵکو ئەوەندی هەین ئەگەر بەش بکەین دەبێت زۆر ستایشی خوا بکەین، هەمووان پێویستی. خاڵی یەکەم کە دەمەوێت بیرخۆم و ئێوەشی بخەمەوە ئەوەیە ئەمڕۆ میلەتی ئێمە لەم هەرێمی کوردستانەدا تووشی کۆمەڵێک گرفت و قەیرانی گورچێک بڕ بووە. هەم لە ڕووی هەر خەڵک بە زیاتر باسی ژیان و گوزەران دەکات، بەڵام من پێم وایە گرفت و کێشەی گەورەی خەڵک لە بواری دینداریدایە. خەڵک دینی شلە و دینی بێهێزە بۆیە ژیانەکەشی بێپێزە و خەڵک پەیوەندی لەگەڵ خوادا سارد و سڕە، خەڵک بەگشتی تەوان بۆیەش کۆمەڵێک خەڵکی گەندەڵ و کەم زۆر جار گوتومە بۆی خۆمان بپارێزین لە شتێک کە بۆمان ئیسپات نەبێ، دەڵێن کۆمەڵێک خەڵکی نوێژنەکەر قیادەی ئەم میلەتە دەکەن. ئێمە هەموو جار کە دەچین بۆ کۆبوونەوەکان هەر ئێمە هەڵدەستین بۆ نوێژێ، کەس هەڵناستێ. قیادەیەکی نوێژنەکەر سەرافەتی و سەرپەرشتی میلەتێکی موسڵمان بکە کە هەموو مامۆستایانە لە خزمەت ئەو خەڵکەدان و لە پێشیەوە. ئەوە شتێکی زۆر ناکونجاوە بەڕاستی، ئەوە شتێکی زۆر بێمەعنایە. بۆیە ئێمە بەر لەوەی کێشەی دنیاییمان هەبێ کێشەی دینیمان هەیە و بەر لەوەی کێشەی ژیان و گوزەرانمان هەبێ کێشەی ڕەوشت و بەهای ئیمانی و ڕوحیمان هەیە و دەبێت لێرەشەوە بیرکەینەوە لە چارەسەری کێشەکان. ئەمجار لەگەڵ بەرپرسێکی ئەم وڵاتە قسەم دەکرد، وتی مامۆستا ئێمە کێشەی نەتەوەییمان هەیە و کێشەی نیشتیمانیمان هەیە، کوا کێشەی دینیمان هەیە؟ تماخەرەگەر لە دین تێگەی بای دەتزانی کە کێشە نەتەوەی و نیشتیمانیەکەت لە کێشە دینیەکەتەوە هەڵقوڵاوە. چۆن؟ گوتم جارە تۆ ئەگەر گلەیی دەکەی لە فارس و عەرەب و تورک، ئەوانە ئەگەر بە شەرع و بە حەق مامەڵەیان لەگەڵ تۆدا کردبا نەدەوە هەرێکەی بەشێک لەو نیشتیمانەی تۆ بە وڵاتی خوانەوە بلکێنن و بێدینیان لەگەڵ تۆ کردووە، ناشەرعیان کردووە. ئەوە یەک.
بەڵام ئەگەر چاوت باش وردکەیەوە پێش ئەوەی گلەی لە عەرەب و تورک و فارسکەی دەبێ گلەی لە زلهێزانی پشت ئەوانەوە بکەی. ئەوانی سایکس بیکۆیان ئیمزا کرد لە ساڵی 1916 زاینی. لە ڕاستیدا ئەوان کوردستان و نیشتیمانی ئیسلامیان دابەش کردەوە. ئەوانیش ئەگەر حسابیان بۆ خوا کردبا بۆ قیامەت کردبا و پابەندان بە شەریعەتێکی خواییەوە بەتاکید ئەو زوڵمستە مێژوویەیان لە ئێمە وەکو گەلی کورد و لە هەموو عالەمی ئیسلامی نەڕەکرد. کەواتە ئێمە خۆمان مامۆستایان دەبێ لێرەوە بۆ چارەسەری کێشەکە بڕوانین. دەبێ خەڵک پێشێ پەیوەندی تونند و تۆڵ بکرێتەوە لە خزمەت خوادا و لە خزمەت کتێبی خوادا و لە خزمەت ڕێبازی پێغەمبەری خوادا صلى الله عليه وآله وسلم. بەنسبەتی و خۆمانەوە وڵاتی ئێمە ئێستا وەکو گوتم بەدەست قیادەیەکەوە گرفتارە کە حساب بۆ لای خوا ناکە، حساب بۆ قیامەت ناکە، حساب بۆ دین و وجدان و ئەخلاق ناکە، لەبەرەوەی بۆ خۆی لەو شتانەی نییە، پەیوەندی لەگەڵ خوادا نییە. هەر ڕۆژە شتێک دەبیستن، تەواو ئەمەش خۆ ناکرێ هەر کەسێک هەڵوێستێکی نوان قسەیەکی کرد هەموو جارێ وەدەنگ بین ئەن من بڵێ لە ئاستی مندا گەرنا برایان و مامۆستایان هەر کەس بە پێی خۆی قسەی خۆی کردووە کە هەر کەسێ بێڕێزی بە پێغەمبەری خاتەمکە بۆ خۆی بێڕێزیەکە بۆ خۆی دەگەڕێتەوە، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەلای کەمەوە 2 ملیار مرۆڤ شایەتمانی پێدێنن، یعنی بە شێوەیەک لە شێوەکان، و خوا ناوی بەرز کردوتەوە کاتۆ کە فەرموویەتی وەڕەفەعنا لەکە ذیکرەک لە هەموو گۆشە و کەنارەکانی دنیا بانگبێژ دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، و لە تەحیاتی نوێژدا ناوی دەهێنرێ. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناوبانگی بەرزە خوا بەرزی کردوتەوە. بە هەر حاڵ جارێک ئاوا دەبێت، جارێکی دیکەیەکی دیکە بێئەدەبیەکی دیکە دەکا، ئەوە لە قیادە سیاسیەکە ڕادەبینن. وەکو پندێکەیە هەندێک پند ڕەنگە ڕۆژان نەگونجاویش بێ، بەڵام جارێ ئێستا ناشار دەبێ بێڵێ، دەڵێ سەگ بە تەمای کلکێ ئەسکان دەکرۆژێ. ئەو کەسەی بێئەدەبی دەکا لە وڵاتێکی موسڵمان نشیندا بەرامبەر بە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم، ئەوە لە قیادە سیاسیەکەی ڕادەبینێ. ئەو قوڕمیشی کردووە، ئەگەر نابێ قبوڵ بکرێ ئەوە. بە هەر حاڵ جارێک کەشتێکی دیکە دەگوترێ، نەکەر ئەوە، بەڵکو ئەو ساڵە ماکرۆن سەرۆکی فەڕەنسا هەڵبەتە لە وڵاتەکەی ئەودا بێئەدەبی بە حورمەتی کرابوو، پەرلەمانتاری ئێمە و وەفدێکی ئێمە چوون ناڕەزایی ڕسمیان تەقدیم کرد کە ئێمە ناڕازین لە دەوڵەتی فەڕەنسا، لە حکوومەتی فەڕەنسا، چۆن دەبێ بێڕێزی بکرێ بە قورئان و بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. حەقی خۆمانە. ئێمە چوون هەندی خەڵکی کەشیان لەگەڵ چوو، دوایی وەفدێکی ڕەسمی هەردوو حیزبی حکومڕان چوون عوذریان هێنایەوە بۆ قونسولیە فەڕەنسا کە ئێمە داوای لێبوردن دەکەین خەڵکێک ڕەخنەی گرتووە لە ئێوە، پێیان وایە بۆ بە حورمەت دەبن. هەر کەسێ عەقڵ و ویجدانی هەبێ تەماشا دەکە هەر کەسێک ڕێز لە مێژووی خۆی، لە دینی خۆی، لە میلەتی خۆی نەگرێ لای بێحورمەت دەبێت. ئەوە بە منیان گوتووە بۆ معلوماتان. دەڵێ هەندێک کەس لە خۆ دێت تەمەلوقی بەلاش بۆ ئێمە دەکا، ماستای بەلاشمان بۆ دەکا، وەرزانێ بەوە لە لامان خۆشەویست دەبن. ئێمە دەڵێن ئەگەر تۆ ڕێز و حورمەتت هەبێ ڕێز لە دینەکەی خۆت دەگری، لە پیرۆزیەکانی خۆت دەگری. جا بێ بۆ سەر ئەسڵی مەبەست. میلەتی ئێمە ئەمڕۆ زۆر گرفتاری ئەوەی هەیە، گرفتاریەکانی دەبێت لە پابەندی بۆ دینەکەیدا لەوێدا بۆ چارەسەری بگەڕێ. بۆیە ئێستا خەڵک هەمووی وەکو گوتم هەر لێی بپرسە کێشەت چێ، وەڵام موچە نییە و موچە درەنگ دێ و وەکوڵ ئینسان تەنیا گەدە و مەعیدە بێ، یعنی ئینسان تەنیا گیرفانی هەبێ، کاکە تۆ عەقڵشت هەیە، تۆ بە عەقڵت بەشەری نەک بە گەدەت.
گەدەی فیلێک هێندێکی 100 کەس دەبێت. منەو ساڵە چوین بۆ کەمبۆدیا کابرای فیلیکی هەبوو ڕایگر بوو وتمەوە تەمەنی چەند ساڵە وتی 200 ساڵە. وتمەوە ژەمێ چەند دەخوا؟ وتی وەڵا ڕۆژی هەر 100 کیلۆ مۆز دەخوا. 100 کیلۆ مۆز. هەندێک کەس تەنیا هەست بە گرفتە مادیەکەی دەکات. وەڵام موچە نییە، ئەگەر موچەی هەبێت تا هیچ گرفتی نییە، کێشەی نییە. یا بە تۆ بەشەری، تۆ مرۆڤی، تۆ موسڵمانی. ئەی بۆ هەست ناکەی بۆی کە زوڵمی دینیت لێکراوە، زوڵمی ئەخلاقی لێکراوە، زوڵمی معنەویت لێکراوە. و پاشان کێشە ئابووری مادیەکەشە لەوێوە دێت کە کەمینەیەک دەبینی لە وڵاتەدا بۆتە ملیاردێر بە واریداتی ئەم وڵات و خەڵکە. بۆ خۆیان قۆڕکیان کرد و تاپۆیان کردووە بۆ حیزب و خزم. ئەوە تۆ بێدینیت بەرامبەر کراوە. ئەو بەرپرسە ئەگەر دینی هەبێ ویژدانی دەبێ و ئەخلاقی دەبێ. ئەگەر ئەخلاق و دین و ڕەحمی هەبێ ئاوا ناکە. سامانی ئەم وڵاتە ئەوەی لە بن عەرزە و ئەوەی لەسەر عەرزە بەهی خۆی و بنەماڵەکەی نازانێ. خۆی پێ بکەتە ملیاردێر خەڵکی زەقەی چاوی بێ. هەروەها لە ڕووی مەسە کەرتی تەندروستی سەب خۆتان دەزانن نەخۆشی شێرپەنجە زۆرە. زۆر نەخۆشی هەن کە ساڵ و زەمانان بەو شێوە نەبووە. هۆکارەکەی هەمووی دەگەڕێتەوە بۆ خواردنی ناتەندروست و دەرمانی ئەکسپایر و ژینگەی پیس و ئەو شتانە کە بەهۆی چیوە پەیدا بووە. تا زۆر لە پیسبوونی ژینگە هەمووی بەهۆی ئەو کارگە و مەعمەل و شتانەوەی کە زۆری بە نایاسایی و بەبێ ڕەچاوکردنی مەرجە تەندروستیەکان تەنیا بۆ بە تاڵانبردنی نەوت و ئەوانەی کە لە وڵاتدا هەرزان فرۆشکردنی دروست کراوە. ئێمە کاتێک کە میلەتی خۆمانەوە دەبینین مامۆستایان توێژێک و خەڵکێک کە لە هەموو کە زیاتر لی چاوەڕێ دەکرێەوە دەنگ بێ و هەڵوێستی هەبێ مامۆستایانن. میراتگرانی پێغەمبەرن و میراتگرانی پێغەمبەرانن سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ. من وەکو برایشی دڵسۆزی خۆتان میش هەرێکێکم لە خۆتان پێتان دەڵێم کە زیاتر بە هەست بە بەرپرسیارەتی بکەین. هەمووتان دەزانن کە ئێمە لەم سەرزەوی میوانی ژیانێکی کاتی دەگوزەرێنی و پێش قیامەت دەچینە عالەمی بەرزەخ و هەر لەوێەوە سزا و پاداشتی خوای پروردگار بۆ ئێمە دەست پێ دەکات. هەر کامێک لە ئێمە ئێستا کە تەشریفتان دانیشتون و مامۆستایانی دیکەش کە لە شوێنەکانی دیکەن هەر کامێک لە ئێمە ئەو پرسیارەمان لێ دەکرێت رێت تۆ لە چ دۆخێکدا ژیای میلەتەکەت چۆن بوو، چ گرفتی هەبوو، چی کێشەی هەبوو، ئەتۆش چیت کرد. ئەوە وەکو میلەتەکەت لێرە لەم هەرێمی کوردستانە و پاشان لێشمان دەپرسرێتەوە ئەرێ تۆ مسڵمانان لە فەڵەستین لەو هەموو تەنگژە و ناڕەحەتیەدا بن و قەتڵ عامە دەکران لە قەواریزایانیەوە ئەرێ زەحمە نەبێت چیت کردێتەوە لێمان دەپرسێتەوە. ئەرێ مسڵمانە ئێگۆریەکان لە چین کە چین زوڵمی لێ دەکردن، ئەوانی دیکە لە ڕۆژهەڵاتی ئاسیا لە هیند لەکوێ چیت کرد، هەڵوێستت چی بوو، چی لە توانادا هەبوو، چەندت کرد، بەتاکید هەموو لێمان دەپرسرێتەوە کە دەفەرمی وەقیفوهم ئینەهم مەسئولون. هەندێک کە زوار زانێمە بەس لێ بەرپرسانە، نا وەقیفوهم ڕایان گرن ئینەهم مەسئولون، ئەوان بەرپرسیارن لێیان دەپرسرێتەوە هەموومان. ئەوە لەگەڵ هەمووانیەتی نەک تەنیا لەگەڵ ئەوانەی کە بەرپرسیارەتیان هەیە، هەموومان بەرپرسیارین. و پێغەمبەر وا دەفەرمێت سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەلا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئاگادار بن هەمووتان چاودێرن نەک هەمووتان شوانن، ئەگەر هەموو شامی کێمەڕە نە ڕاعی بمعنای بەرپرسیارە چاودێر، هەمووتان چاودێرن و بەرپرسیاریشن بەرامبەر بە چاودێری کراوەکانی خۆتان خەڵکەکەی خۆتان کە دەبێت چاودێریان بکەن. هەموومان بەر چاودێری چونکە هەندێک خەڵکی نەزان کە لە فەرمایشتەکانی پێغەمبەر حاڵی نابێ صلی الله علیه وسلم دڵەکە کە تەماشای ئیسلام خەڵک و میلەت وەکو مەڕ تەماشا دەکا و بەرپرسانیش وەکو شوان، ناوە ئەسڵ و ئەساسی نییە. وشەی ڕاعی لە زمانی عەرەبی یانی چاودێر و شوان بۆی پێ دەگوترێت چاودێر چونکە چاودێری
ئاژەڵەکانی خۆی دەکات بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام كلكم راع هەمووتان چاودێرن هەر کامێک لە ئێمە بەڵام بە تایبەت چاودێریکردنی ئینسان و بەرپرسیارەتی ئینسان بە ئەندازەی پێگەکەی و بە ئەندازەی تواناکەی قورستر دەبێت بۆیە بەڕاستی پێویستە هەمومان ئەم ژیانە دنیای کە دەگوزارێنین هەر هەڵوێستێکمان کە دێتە پێش هەر شتێک کە دێتە پێش وەڵامەکەمان پێبێ کە چ شتێکی لە بەرامبەردا دەنوێنین ئەو ڕووداوە کە هاتووە و وەڵامەکەمان پێبێ بۆ قیامەت هەندێک لە زانایانی پێشینی ئێمە ڕەحمەتی خۆیان لێبێ پرسیاریان لێ کراوە هەبووە وەڵامی پرسیارەکەی زانیویشە تۆزە ڕاوەستاوە توانە بۆ ڕادەوەسی خۆ وەڵامی ئەو پرسیارە بۆ تۆ ئاسانە گوێتی ڕاستە بەڵام چاوم بە خۆم داگێڕایەوە داخوا نیەتم چییە لە وەڵامدانەوەکەمدا نامێ وەڵامێک بدەمەوە نیەتی خوای لێ نێنم سام دەخوا نیەتەکەم و پاڵنەر و هاندەرەکەم چییە ڕازیکردنی خوایە یاخۆ هەڵکێشانە ئەوە یەک مامۆستایان کە ئێمە هەمووان بەرپرسیارین و پێویستە بەرپرسیارەتی خۆشمان ئەنجام دەین دوو مامۆستایان ئەم میلەتە چاوەڕوانی زۆری لە مامۆستایان هەیە کە من پێم وایە بەشێکی وایە مامۆستایان ئەگەر وەکو پێویست بن و ئەرکی خۆیان چاک جێبەجێکەن بە تاکید زۆریان لە توانادا هەیە و زۆریان لێ چاوەڕێ دەکرێت بەڵام بەشێکیشی لە جێ خۆی دانێت چونکە ئەو سوڵتە و دەسەڵاتەی کە هەیە من لەو شەوانەدا لە هەولێر سەردانی مامۆستایەکەم کرد کە ڕێگریان لێ کردو لە وتار مزگەوتی هەبوو وتاری جومعەی هەبووە ئەو جاری یەکەمیشینە جاری کەش هەروە خەڵکی دیکە زۆر لە مامۆستایانیش لە دەڤەری هەولێر و ئەوانە ئەمری چۆن بۆ لای گوتم مامۆستا چییە بۆچی ڕێگریان لێ کردووی گوتی وەڵی هیچم بەخۆم شک نایە ئەوە نەبێ ئەوقاف دەڵێن دەبێت بە پێ بەرنامە ئەوقاف وتاردەی وتم وتی بۆ منیان ناربوو دەبێت باسی تەلاقکەی یا باسی تەقلیدکەی تەقلید گوتم کوتی منیش وەڵی مامۆستا لەم جەوەدا هیچ ینی شوێنی باسی تەلاق نەبوو باسی تەلاق شتێکی خێزانیە و ئەگەر کەسێک بێ بۆ لات و ئەوان و یا مەسەڵەن تەقلید شتێکی اختصاسی و پەیوەندی بە زانایان و ئەهلی عیلمەوە هەیە ئەمی باسی ئەوم نەکرد لە ڕاستیە ئەوم باسی کە پێما بۆ خەڵکەکە پێویستە تۆڵە بانجان کردن کەنکا کە تۆ لە ئەوەی ئەوقاف لات داوە ئەمیش بیرەوەرێکی خۆم و ئەوقافم بۆ جێڕایەوە مزابام شتێکت بۆ جێڕمەوەتی بەڵک تمەلا ڕۆژێ وەزیری ئەوقاف هات بوو بۆ لام شتێبێکە بنووسیوە بە ناوی کێ شایستەی مینبەر و میحرابە هەر نووسەی چشم بۆ مامۆستای شەر بەرگۆشتم کوتی خوێندۆشمەتەوە هەروەها کتێبێکی کەس نوێنیشتم وەزیری ئەوقاف هات و هێندێ قسەی کردن و تومەڵا ئەمن تێبینیم ئەوەیە ئەو مامۆستایانەی کە خەڵک خۆشی دەوێن خەڵک گویان بۆ دەگرێت ئێوە کەیفتان پێیان نایە بووە دەبێت ئێوە ئەگەر دڵسۆزن بۆ خەڵک و وڵات ئەگەر کوردایەتەکەتان ڕاستە نیشتیمان پەروەردەکەتان ڕاستە جارێک لە موسڵمانەتی هەرگەڕێ ئەگەر هەر دڵسۆزن بۆ ئەم خەڵک و وڵاتە دەبێت چێ لە نێو میلەتەکەی خۆیدا بەڕێز و بە حورمەتە و خەڵک پێی خۆشە گوێ بۆ بگرێت ئەتۆش ئەوت خۆش بوێ نەک هەر کەسێ خەڵک کەیفی پێ بێ قسەی حەقکە ئەتۆ کەیفت پێ نەیە تی بەڵە جا وا بۆ وەکتم بەڵێ هەندێک مامۆستا وتم کۆمەڵی مامۆستا هەن کە قسەی حەق دەکەن و خەڵک گویان بۆ دەگرێ و دڵسۆزن و بەڵێ جادا ڕەخنەش لێوە دەگرن جا ئێوە قابیلی ڕەخنە نین ڕەخنەتانی ناگیرێ تی بەرێ وەڵڵا ئێکتم ئەوەتان ئەوانەتان لابردوو دوای وتم ها ئەو کتێبە شت دەمێەوە باسی مامۆستایان دەکات چێ شایستەی مینبەر و میحرابە ئەوتی وەڵا سوپاس دەکەم مزانیت چی تێدایە توی وەڵا جا ئینشاڵڵا شتی باشی تێدایە قسەی جەنابن تومەڵای چێ لەو شتانێک کە تێدایە گوتومە هەموو فەرمانگەیەک هەموو دائیرەیەک بەرگری دەکات لە منتەسیبەکانی خۆی ئەوانەی کە سەر بەو فەرمانگەی و دائیرەیەن تی بەڵێ تومە بەڵام وەزارەتی ئەوقاف لەگەڵ ئاسایشدا سەری ئەو مەلایانە دەکوتێ کە ڕەخنە لە دەسەڵات دەگرێت ڕەخنەی بەجێ لە زوڵمی لە گەندەڵی لە فەسادی تی بەڵێ تمجا ئەوە فەرم بیشی خوێنەوە مامۆستایان خەڵک چاوەڕوانی زانم زۆرە لە ئێوە لە ئێمە
بەڵام دەزانم هەمووتان دەست ئاوەڵانین بەزە من پێم وایە ئینسان دەبێ باجی بوێری و ئازایەتی بداوەکو بۆ مامۆستایەشم گوت باجی بوێری و ئازایەتی بدا نەگنانی ترسنۆکی بخوا ئەگەر نان و ماستاوی بخۆی باشترە وەلەوەی نانی ماستاوی بخۆی هەمیشە باجی ئازایەتی و بوێری کەمترە لە باجی ترسنۆکی حاشای ئێوە باجی بەڵحی سەرنەویکردن سەرنەزمکردن بێدەنگون لە بەرامبەر زوڵم و ستەمدا بۆیە بە هەوڵ دەین هەموو لایەک لە ئاستی چاوەڕوانی خەڵکدا بین و پێش خەڵک خوای پەروەردگار ببینی خوا پەیمانی وەرگرتووە لە ئێمە ومانان لە ئەهلی عیلم لە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام ئێمەش کە خۆمان بە میراتگران و شوێنگرانی پێغەمبەران دەزانی عەلەیهیمو سەڵات وسەلام پەیمانمان لێ وەرگیراوە کە ئەوەی خوا پێی خۆشە و چاکە و ڕاستە و حەقە ئەوە بڵێ خەڵک لە چی دەترسێت مامۆستایان بە زۆری لە دووشە دەترسێت یەکەم لە ئەجەل دووەم لە ڕزق بۆ خۆتان دەزانن خوای پەروەردگار ئەو دوو هەردوو بەدەست خۆیەوە گرتوون یعنی عایدی پێغەمبەرانیشی نەکردوون عەلەیهیمو سەڵات وسەلام بنسبة أجله دفرمي وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا هيش كسيك بوينية بمريه بوينية أجا بشوي بوينية بمريه مگر بمولتي إخوة نسراوي شي كاتبو دياري كراوة كتابا مؤجلا بنسبة رزق شو إخوة دفرمي ما من دابة في الأرض إلا على الله رزقها هيش بيرويق لسر زوينية مگر بجيوي لسر خوايا تواو هەردووشان عایدی خوان ئەڵبەتە من ئەو قسانە هەر بۆ بیرخستنەوەی ئێوە دەکەم ئەگەنا دەزانم ئێوە مامۆستایانی بە هەڵوێستن بە تایبەتی مامۆستایانی ئەم ڕاپەڕین و دەڤەری بیتوێن و پشتدەرە هەروە بوون ویستە هەروە بین بەڵام بە هەڵوێست بوون و بە هەست و نەزبوون و حەقبێژی ئەوانەش هەمووی پلەپلەیە دەبێ هەوڵدا ئینسان ڕۆژ بە ڕۆژ پلەکەی بەرزتر کاتەوە لە فەرمایشی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه و آله وسلم ئینسان لە کاروباری دینیدا دەبێت تەماشای سەرەوەی خۆی بکە چێ لە تۆ بەتەقواترە چاکترە حەق بێژترە ڕاستترە ساخترە هەوڵ دەی وەکو ئەوبی لە کاروباری دنیاییدا ئینسان تەماشای خوار خۆی کە ئەگەر بۆ خۆت نەخۆشیەکە تێ تەماشای کەسێکە چوار نەخۆشی هەیە ئەگەر بۆ خۆت هەژاری تەماشای کەسێکە کە هەژاریشە و قەرزداریشە تا کۆتایی جارێک جەدوای ئەو هەڵبژاردن و ناردنی خەڵکێک وەکو نوێنەری میلەت بۆ پەرلەمان جەدوای چییە ینی سوودەکەی چییە سوودەکەی ئەوەیە مامۆستایە هەر یاسایە کە دەردەچێ حکوومەت کە بەڕێوە دەچێت ئەگەر حاڵەتێکی تەندروست بێ لە وڵاتدا دەبێ یاسا و ڕێمایەکانی لە پەرلەمانەوە بۆچێ حکوومەت ئەوە جێبەجێەکە ئەگەر ئێمە خەڵکی باشمان لە پەرلەمان هەبێ هەوڵ دەدەن پرۆژە یاسای باش و یاسای باش دەرکەن بۆ حکوومەتی پێوە پابندکەن ئەوە لەلایەک لەلایەکی دیکەوە ئەگەر تۆ نەشتوانی یاسای باش دەرکەی بەلای کەمەوە ڕێدەگری لە شتی خراپ لە یاسای خراپ یاخود دەنگێکی حەق و بوێر دەبی لەوێدا بۆ ئێمە مەرج نییە پەرلەمانتارەکانی ئێمە یاخود غەیری ئێمەش کە هەمیشە ڕەخنیان هەبووە لە فڵان پرۆژە یاسا لە فڵان یاسا لە فڵان قسە لە فڵان هەڵوێستا مەرجیە شتەکەیان بۆ چاسپا بێ بەڵام خۆ گرنگەوەی دەنجێک هەبوو بڵێ ئەوە ناشەرعی و ناحەقە خەڵک بەرچاوی ڕۆشن بێ نەک دنیایان بۆ بێتە ماستی مەی و هەرچی بوێسترێت جێبەجێ بکرێ بەنای میلەتیشەوە تەواو بێ کەسێکیش لێ نەبێ بڵێ با بۆ ناشەرعی ناحەقە پێچوانی فڵان ئاەت و فڵان فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەواتە ئەگەر ئێمە کەسانێکی بوێر و حەقبێژ و موسڵمان و دیندار نەنێرین بۆ پەرلەمان هەموو شتەکان هەموو یاسایەکان هەموو ڕێنمایەکان لەوێ دەردەچن بەنای میلەتیشەوە تەواو دەبن بەنای هەمووتانەوە هەمومانەوە کەسیش نییە بڵێ کاکەخەوە ناحەقە زۆر خۆتان دەزانن ئەم وڵاتە یعنی ئەوانەی کە ئینسافیان هەیە دەڵێن ئەگەر خەڵکێکی ئیسلامی و خەڵکێکی دیندار و موسڵمان لەم وڵاتە نەبوونایە وەزع زۆر خراپ دەبوو
ینی ڕوبەڕووبوونەوەی یاساکانی باری کەسێتی ئەو ئەحواڵی شەخسی وەکو چۆن پەیەدە لە ڕۆژئاوا لە کوردستانی سووریا یا کوردستانی کێندراو بە سووریاوە لەوێ من ڕۆژێک وەفدێکیان هاتبوون لە سلێمانی بینی من گوتمەوە ئێوە هەموو ئیش و کاروباری خەڵکی کوردستانی ڕۆژاواتان تەواو کردووە هەر ئەوە ماوەتەوە یاسای باری کەسێتی لێ هەڵۆشێننەوە چکە هەندێک یاسایان دەرکردبوون ئافرەت و پیاوەکوێ میرات دەگرن و ئافرەت پیاوەکوێ شایەدیدان و هەندێک لەو شتانە بۆ چیەوە لە ئەوتان هەڵپێشاوە یعنی هیچ شتێک نەماوە گەیشتوونەوێ پێشەویستیان ئینکاری بکە گوتم نا ئینکاری مەکەن معلومات بە معلومات قسە دەکەم وان نییە دوایی من نامۆژگاریم کردم گوتم بابە ئێوە بەدبەختن یعنی میلەتەکەی ئێمە زۆر دواکەوتوویە زۆر زوڵم لێکراوە یعنی ئێستا تو چی ئیشت بەوە هەیە و پاشان تۆ ئەگەر ئیمانداری مسلمانی دەبێ متمانەت بێ بە خوای خۆت سبحانه وتعالى کە دەفەرمێت بێ ئافرەت ئەوە ئەرچێتی پیاو ئەوە ئەرچێتی لە چوارچێوەی خێزاندا لە چوارچێوەی کۆمەلگادا ئەگەر مسلمانی دەبێت متمانەت پێ بێ ئەگەر مسلمانی تەماشای ڕۆژئاوا بکە کە لایەنداوە لە فیترەت و لە دین و لە شەریعەتیان لێ هاتووە پیاو لە پیاو مارە دەکرێت ژن لە ژن مارە دەکرێت منداڵی دیکە دەیکەن بەی خۆیان جێندەر و فێمینیزم و تووشی جێژاوێک بوون سەری خوان لێسەر دەرناکەن دەتانوێت ئێرە جوان لێبێ جامە بەستمەوەیە لێرەش زۆر جار تەوان وێنە زۆرن زۆر جار ویستراوە ئەوە بکرێ بەڵام دەبێت کەسانێک هەبن کە مسلمان و دیندار و دلێر و ئازابن وەتەنگ بێت کە وەتەنگ دێن ئەو کاتە کابرا یعنی جارێوە دزێک یاخو کۆمەڵە دزێک پارێز بۆ ماڵێک دەبن دزی لێ بکەن یا بۆ کاروانێک کاتی خۆی کە هەبەوە ڕووتی بکەنەوە ئەگەر هیچیشی ئازا و دلێریان تێدا هەبێ وەتەنگ بێت لەوان دەسڵەمنەوە بەڵام کەس نەبێ دەڵێن دێخوا دیارە نێچیرێکی توک نەرمە زۆر سەهلە پاروێکی سەهلە هەموو کەس حەز بە پاروی سەهل و ئاسان دەکات چونکە بەداخەوە دەسەڵاتی ئەم وڵاتە هەردوو حیزبی حکومڕان کە تا ئێستا وا بوون و ئەوانەی کە لەگەڵیاندان ئەو پەندەیان بەسەردا دەچەسپێت دەڵێ سەرچۆپی بدە دەست گامێشێ بۆ لای کادێنێ دەکێشێ یعنی بەرە ئەو شوێنەی دەبن کە خۆیان دەیانەوێت پاشان ئایا لە ڕووی شەرعیەوە ئێمە دەبێ هەڵوێستمان چی بێ مەسەیەکێک دەپرسێت دەڵە جاخۆ ئێمە مامۆستا بەو چەند پەرلەمانتارە خۆمەدارمان ساز نابێ یەک پەرلەمانتاریشت هەبێ یەک کەسیشت هەبێ یەک نوێنەریشت هەبێ نەک 6 و 7 و 10 و 15 کە ئەویش دەکەوێتەوە سەر هیمەتی خۆمان و خەڵکە موسڵمانەکەمان یەکێکیشت هەبێ ئەگەر بوێر و ئازا و دلێر بێ کلێنی خۆی دەگرێت و نوێنەراتی تۆ دەکا و پێشانی خەڵک دەدا کە ئەو دژی ئەوەیە و خەڵکێک لەنەوە ئەو میلەتەدا هەیە دژی ئەو یاسایە یەکێکیش بێ ئەو دەنگە دەردەبڕدرێت ئەوە بۆی ئەوە ڕاست نییە پاشان ئێمە بۆ دەبێ هەر بە چاوەڕێ ئەوە بین لە پەراویزی کۆمەلگادا بین لە حاشەی کۆمەلگادا بین بە هەوڵدەی لە مرکزی قەراردا بین یعنی چێ لە مسلمانان شایستەترە ئەم وڵاتە بەڕێوەبەرە 32 ساڵە دوو حیزب بە نەفەسی حیزبی بە نەفەسی بنەماڵەیی ئەم وڵاتیان بەو شێوە بێرەگەیاندووە پڕیان کردووە لە زۆر مستەم و گەندەڵی دوای 32 ساڵ خەڵک نابێ بیر بکاتەوە هەمومان ناوێ بیرکەین و باشە با بە زۆری هیچکە وڵات بەڕێوە بردرێ چۆ لە هەر کامیلەوە بەرپرسانی ئەو حیزبانە بپرسە هەمووی دەڵێن وەڵاهی ڕاستە چیز خراپ زۆرە و گەندەڵی زۆرە و خێر و بێری ئەم وڵاتە قۆرەخ کراوە دیارە بە ملیاردێرەکانەوە دیارە و بە خەڵکە هەژار ڕۆژە ڕوودەکە دیارە بە جادە و ڕێگەوبان تۆ دیارە بە نەبوونی کارگە و مەعمەل تۆ دیارە بە بێکاری بئیشی تۆ دیارە بە نەمەزران تۆ دیارە بە موشە پێنەدران تۆ دیارە بە علاقاتی سەقەتت لەگەڵ تورکیا و ئێران و لەگەڵ حکوومەتی نێوەندی دیارە یەک سەر بەو لایە یەکسەر بەو لایە یەکێکیان ئەگەر لە ئێران شتێک بکرێ ئەو لێرە وەڵام دەداتەوە یەکێک لەولاوە تورکیا شتێک بکرێ لێ وەڵام دەداتەوە ئەوی دیکەیان نەخێر کە سەر بە تورکیا دنیا تەخت بە توڵی عورزی وڵاتدا بێ مووی لێ نالەخشێ ئەوی دیکە ئێران هەرچی بکە مووی لێ نالەخشێ چۆن دەبێ وایێ تۆ دەبێت دڵسۆز
پێشەوەی دڵسۆز بێ بۆ تورکیا بۆ ئێران دڵسۆز بێ بۆ ئەمریکا و بۆ فەڕەنسا بۆ دڵسۆز بۆ میلەتەکەی خۆت بۆ خەڵکەکەی خۆت بۆیە یعنی ئێمە نابێ هەر لە بیری ئەوە دابین کە کەمینەیەک بین لە پەرلەماندا و قسەیەکی حەق بکەین کە ئەوەش بۆ خۆی هەر کەم نییە زۆرە بەڵام بەڵکو دەبێت تەماعی ئەوەشمان هەبێت کە خوا بکە ئەم وڵاتە چی دیکە بەدەست خەڵکێکی نوێژ نەکەرەوە بێدەست نوێژەوە نەبێ. قسەیەکی دیکەم بۆتانەوەی زۆر جار هێندێ شوبوهات و دڵ کرمێکردنی خەڵک باز دەکرێت. باز دەکرێت جاکاکە ئێوە تازە بڕواتان بە هەڵبژاردن و پەرلەمان وشتێ ئەوە کەسێک وا دەڵێ ذاکرەی زۆر زەعیف بێ هۆشدانی زەعیف بێ نەزانێ هەمووتان مامۆستایانەوەی کە تەمەنێکتان هەیە دەزانن یەکەمین هەڵبژاردن کە کرا لەم هەرێمی کوردستاندا لە ساڵی 92 بوو کە ئەو کاتە ئێمەش بە لیستی ئیسلامی بەشدار بووین. ئەو برای خۆتان شار و دێ بەدێ دەگەڕا بۆ بانگەشەی هەڵبژاردن لە 92 کە هەر ئەو کاتەش من لە گەرمەی هەڵبژاردن بانگەشەی هەڵبژاردندا ئەو کتێبە منووسی چارەسەری کێشەی کورد لە نێوان ئیمان و پەرلەماندا کە لەوێدا گوتومە چارەسەری کێشەی کورد بەوە نییە کە پەرلەمانێکمان هەبێ حکوومەتێکمان هەبێ بەڵکو دەبێت ئەو پەرلەمان و حکوومەتە پێشی خەم لە بناغەکەیان بخۆین کە ئیمانە و ئیسلامە ئەگەرنا لەسەریان قەرزار دەبینەوە هەرواشە و ئەو کاتە لەبەر دەرگای محافەزەی هەولێر وتارێکمدا ئێستاش هەیە لە ئینتەرنێت هەیە بڵاو دەکرێتەوە و لە شەقڵاوە لە یادمە لە سۆران لە هەموو شوێنانە لێرە لەملا لەولا وتارمانداوە کە بانگەشەمان کردو بۆ هەڵبژاردن خەڵکی نەدەنگ بەم لیستەی ئێمە بدەن و هەوڵدەن خەڵکێکی موسڵمان و دیندار و چاک بچێتەوە پەرلەمانەوە بەڵام ئەو کاتە دیار بوو شتێکیان دانابوو قەیدێکیان دانابوو کە دەبێت لە 100 بێنی ئێمەش دەوری 105مان هێنابوو بۆیە نەمانتوانی بچینە پەرلەمان بەزمە بەسم ئەو قەدیمی نێمە لە وەزاکەدا لە یەکەمین هەڵبژاردنەوە تێدا بووین بانگەشەمان کردو زۆر بە جیدی و بە قووەتەوە شوێنێ نێو باس و خواسەکە بەڵام ئەو کاتەش گوتومانەوە ئێستاش دەیڵێین کێشەکە دۆخەکە بەوە چارەسەر نابێت پەرلەمانێکت هەبێ کە مڕاعاتی ئیمان و ئیسلامی تێدا نەکرابێ حکوومەتێکت هەبێ پابەند نەبێ بە ئیمان و ئیسلامەوە پابەند نەبێ بە یاساکانی شەریعەتەوە بەوە گرفتە چارەسەر نابێت. هەروە هەندێشتی کە دەگوترێ کە جاخۆ کاکە ئەوانەی کە دەبن بە پەرلەمانتار دوایی زیاتر بۆ خۆیانە ڕەنگە خەڵکی بێهێزیش هەبێ ئاوە بۆ پەنجەی دەستانیش ئەمە وەکو یەک نین ڕەنگە بەڵام هەرچۆنێکی بێ ئەوانەی کە سەر بە ئێمە بوون وەکو پەرلەمانتار جگە لەوانەی کە ڕۆیشتون هەیە ڕۆیشتە بۆی بەرپرسیارەتی دارایی بەرامبەر بە حیزب و جەمعەکەی نەبێت ڕۆیشتووە کە زۆری هێندێک لەوانە زیاتر زمانیان درێژە بەرامبەرمان بۆی ڕۆیشتە بۆی پارەکەی هەمووی لە گیرفانێنێ خانەنشینەکەی هیچی نەداتەوە بە حیزب ئەگەر ناوی دیکە هەمووی حیزب پارەکەی لەگەڵ بەش دەکات وەرە کاکە ئەوەندە بۆ تۆ ئەوەندەش بۆ حیزب تۆ نوێنەری و حیزبی و تۆ لە سەرشانی ئەو خەڵکەش چووی بووی بە پەرلەمانتار ئێمە وا دەکەین هی حیزبەکانی کەوانیە جا هیوا هەیە حیساباتی ئێمە لەگەڵی خەڵکە تێکەڵ دەکات من زۆر کەس قسە دەکات بە شایستەی نازانم وەڵامی بدەمەوە بەڵام بە گشتی قسە دەکەم هیوا لە خۆ قسە دەکات ئەو پەرلەمانتارەکان وا دەکەن ئەگەر لە دنیا هەیە تۆ یا تۆ لە گوێی گادا نووسوی تۆ ئەگەر لە دنیا هەیە ئێمە پەرلەمانتاری خۆمەڵەن کاکەوەر ئەوەندە بۆ تۆ ئەوشی حیزبە تەواو ئەوی دیکە دەچێت لە تەنگەی گیرفانی دەنێت وەرزانێ مەش وای نا ئێمە وانە لێ بکۆڵەوە حاقڵت هەبێ و تێ بکە ئەمجا قسە بکە کوردەواری خۆمان دەڵێن قسە دای بێژە بیچێژە ئەوجا بیبێژە نەگە لە خۆ قسە بکەین هیواشێ ڕەنگە هەر بۆیە قسە بکە بڵێن کاکە فڵانکەس ئەو قسەی کرد ئەو شەکرەیشکان مەرجیش نییە قسەیەکت کرد پێی بەرز بیەوە بەڵکو جارێ کابرا قسەیەک دەکات کە درۆ بێ و ناڕاست بێ پێی دەشکێ ئەو شتانی کە دەگوترێن مامۆستایان نابێ ئێمە ساردکەنەوە و پاشان ئێمە پێشەوەی خەڵک ببینی خوا دەبینین
پێشەوەی دنیا ببینین قیامەت دەبینین. خەڵک چی دەڵێ و چۆن دەڵێ و یاخود کەسێکە تۆ نیەتی چاکت لێ هێناوە بەڵام دوای چاک دەرناچێ بۆ خۆی بەرپرسیارەتی خۆی هەڵدەگرێ وەلا تەزیڕ وازیرەة وزر ئوخرى. ئێمە گرنگەوەیە ئەو نوێنەرانە مەسەن ئێستا مام جارە 50-60 کاندیدمان هەیە لە برایان و خوشکان نیەتمان لێ هێناون هەمویان خەڵکی ڕەسەن و چاک و دیندار و ساغ و پاک و نوێنەرایەتێکی ڕاستەقین و خەڵک وڵاتە بکەن. جاگەر هێندێکیان دەرچوون و دوایی چروک بوون بۆ خۆی بەرپرسیارەتی خۆی هەڵدەگرێ. تو چی لێ بکەی یانەوە کاندیدت کرد و خەڵکینە فەرموندەنگی پێ بدەن وەڵام کە دوایی چاک دەرناچێ گریمان هەرچەند وەکو گوتم هی ئێمە لە چاوی خەڵکی دیکە پێم وایە بە حەوت ئاوان شۆراونەوە هەر چۆنێکی بێ مرۆڤ بێکەم و کوڕی هەر نابێ وە کەسێکیش دڵسۆز بێ بۆ جەمعێک ناچێت ئەو شتانە بکاتە بڕووبیان و کۆسپ و لەمپەر گرێوگۆڵ بۆ خۆی دروستکە. کۆتا قسەشم مامۆستانی بەڕێز بۆتان ئەوەیە کە ئێمە هەمومان قسەکانمان و کردەوەکانمان و هەڵوێستەکانمان بەشێکن لە کەسایەتیمان بۆ هەمومان هەروایە. بۆیە ئەگەر بمانێ بڕشتمان زیاتر بێ بڕشت مامۆسانە وتان ئاژەڵتان سەر بڕیوە جارێ وایە ئەگەر چەقۆیەکەت کول بێ تیغەکەت کول بێ هەر خێشە خێش زۆر پێوماندوو دەبی و کەمی دەبڕێ. ئەگەر چەقۆیەکەت باش تیش کرد بێ یەک جار پێی دادێنی دەیبڕێ. با ئێمە هەوڵ دەین خۆمان تیشکەین خۆمان بەهێز و پێسکەین بۆی بڕشتمان زۆر بێ بڕشتمان زۆر بێ بڕشت قسەمان هەڵوێستمان کردەوەمان بڕشتی هەبێ. بۆیە من وەکو برایەکی خۆتان بەنسبەت هێندێکتانەوە برای گچکەتان بەنسبەت هێندێکیشتانەوە برای وەکو خۆتان ینی پێتان بەڵێم کە با هەوڵ دەین خۆمان زیاتر بەهێز و پێسکەین لە ڕووی عیلمیەوە. عیلمی واتە شارەزایی لە قورئان و لە سونەت وەکو ئەوە زانستی شەرعی. عیلمی فراوانتر لە زانستی وحی زانستی نەقڵی. هەوڵ دەین بە زانستەکانی ڕۆژگار مێژوو بزانین دەروونزانی بزانین لە ڕووی پزیشکیەوە شتێکی لێ بزانین لە ڕووی فیزیاوە لە ڕووی گەردووناسیەوە لە ڕووی زەویناسیەوە لە ڕووی ڕووەکناسیەوە لە ڕووی کۆمەڵناسی دەبێت هەوڵ دەین ئەو زانیاریانە سەردەرێکیان لێ بکرین با خۆمان لە ڕووی عیلمیەوە لە ڕووی فیکریەوە لە ڕووی عیبادەتیەوە مامۆستایە بڕواتان بێ مامۆستایان زۆر جارە من بە ئەزمموی خۆم بۆم دەرکەوتووە ئەگەر ئینسان لە ڕووی معنەوی و لە ڕووی عیبادەتی شەخسیەوە بەهێز بێ ئەو هەموو ترس و برس و پڕۆپاگەندە ئەوانە هێندە کاریگەری سەلبیان لەسەری نابێ. خۆمان قایمترکەین بە هەوڵ دەین عیبادەتمان لە خەڵک چاکتر بێ زیاتر بێ ذیکر و فیکرمان تەزکیەی نەفسمان تەقوامان ئەوانە هێزمان پێدەدەن. هەڵبەتە ئەوە تەعەبودە بۆ خوا وەسیلە نییە بەڵام وێرە ئەوە کە تەعەبود و بەندایەتیە بۆ خۆ هێز و پێزیشمان پێدەدەن دڵمان بەهێز دەکەن و دڵمان خۆش دەکەن. تەماشای هەموو ئاەتانە بکەن خوا بە پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام چەند لە کۆتای زۆر لە سوورەتەکە کۆتای سوورەتی نەحل سوورەتی حیجر سوورەتی ئینسان سوورەتی تاها فەرمان بە پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام بە ذیکری زیاتر بۆ خوا سوڵحانی زیاتر تەزکیەی زیاتر شەونوێشی زیاتر عیبادەتی زیاتر بۆ تەنانەت پێغەمبەری خاتەمیش صلی الله علیه وسلم پێویستی بۆ کە لەو ڕۆ هەمیشە ئاگای لە خۆی بێ. دایکمان عایشە دەڵێت شەوێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڵسا بۆ شەونوێش زۆر لە سەجدەدا مایەوە ئەمنیش فکرم لێ خراپ کرد ڕەنگە گیانی سپارت بێ هەر زۆر مایەوە دوایی دەستم لە بنی پێیدا پێی هەرگەرم بوو منە دیارە سارد نەبووەوە ڕوحی هەر لەبەردایە دوایی کە سەڵاوی دایوتی عایشەوە چی بوو مەڵای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر لە سەجدەدا مایەوە لە صەحیح بوخاری موسلیمدا زۆر لە سەجدەدا مایەوە گوتم ڕەنگە گیانت سپار بێ ئەی پێغەمبەری خوا لە هەموو شتێکت خۆش بووە ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر بۆ هێندە خۆت ماندوو دەکەی فەرمی ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەدی نابێ بەندەیەکی شوکرانە بژێر سپاسگوزار بم ئەوە شوکر بۆ خوا دەیکە. جا مامۆستایانی بەش پێویستە بەڕاستی لە ڕووی عیبادیەوە لە ڕووی سلوکیەوە لە ڕووی سلوکی و ڕەوشتی و ئاکاری و ڕەفتاریەوە لە ڕووی سەر و سیمامانەوە لە ڕووی هەڵس و کەوتمانەوە
هەڵسوکەوتی خێزانی هەڵسوکەوتی کۆمەڵایەتی لەگەڵ ماڵ و منداڵ خەمرێ خواردنمان لە کوڕکچان لە نەوەکان لە هەموو ئەو ڕوانەوە بەڕاستی بە خۆمان بەهێز و پێسکەین بۆ ئەوەی شەیطان هیچ کەلێری دەست نەکەوێت لێوە لێمان بێتە ژووری ئەگەر زانیاریکی باشمان هەبێ عەقڵ و هۆشێکی بەقووەتمان هەبێ عیبادەتێکی چاک ڕەوشتێکی قایم ڕەفتارێکی بەرز و پەسەند خێزانێکی تۆکمە دوژمن زەفەرمان پێ نابە خوا بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکمان تەوفیقدا کە چاکتر بین بەتەقواتر بین هۆشیارتر بین دیندارتر بین ساغتر بین و درێرتر و ئازاتر و حەق بێشتر بین صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين